سڵاوتان لەبێت. شەوی ڕابردوو لە شەقامی تومەلیکی شاری سلێمانی و لە کاتی بانگە شێڵبژاردندا لەلایەن هاوڵاتیەکەوە تەقەکراو بەهۆیەوە گەنجێک بریندار بوو. شایەت حاڵەکانی شوێنی ڕووداوەکە دەڵێن ئەو کەسەی تەقەی کردووە بانگەشەی بۆ حیزبێکی دیاریکراو کردووە و چەند کەسێکی تری لەگەڵدا بووە کە بە ئۆتۆمبیلێکی جۆری نیسان پەترۆڵەوە بانگەشەیان کردووە. نێچیروان بارزانی ڕایگەیاند حکوومەتی ئێستا عێراق میراتگری ڕژێمی پێشووی عێراقە، بۆیە دەبێت قەرەبووی کەسوکاری ئەنفالکراوان بکاتەوە. لە وتەکەیدا کە لە یادی 25 ساڵەی ئەنفال و کیمەبارانی ناوچەی بادیناندا نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تاکیدی کردەوە تاوانی ئەنفال جیاواز بووە لە سەرجەم تاوانەکانی تری ڕژێمی پێشووی عێراق، چونکە لە پرۆسەی ئەنفالدا حکوومەتی عێراق ئامانجی استراتیژی هەبوو کە کوشتن و دەرکردنی میلەتی کورد بوو لە خاک و وڵاتی خۆی. بۆ جارێکی تر داواکاری پارێزەران بۆ چاوپێکەوتن لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلانی سەرۆکی پارتی کرێکارانی کوردستان پەکەکا ڕەتکرایەوە. ماڵپەڕی فراد نیوز نزیک لە پەکەکا بڵاوی کردەوە هەریەکە لە ڕێزان ساریجا جەنگیز یورەکلی مەزلوم دەنیج و سونا یورەکلی پارێزەرانی ئۆجەلان ئەم هەفتەیە ویستویانە جارێکی تر سەردانی ئیمرالی بکەن بە مەبەستی چاوپێکەوتن لەگەڵ ئۆجەلان، بەڵام لەلایەن دەسەڵاتدارانی تورکیاوە ڕێگەیان پێنەدراوە. لەبەر چەند هۆکارێکی ئەمنی بەڕێوەبەرەتی هاتوچۆی گشتی بەپێی بڕیارێکی فەرماندەی پرۆسەکانی بەغدا بڕیاریدا سیستەمی تاکژمارە و جوودژمارە لەسەر ئۆتۆمبیلەکان بچەسپێنێت. تاکیدیشی کردەوە بڕیارەکە لە سبەینەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. لە لێدوانێکیدا بۆ سۆمەریە نیوز عامر وەلید بەرپرسی ڕاگەیاندن لا بەڕێوەبەرەتیەکە ڕایگەیاند بە پێوە بڕیارە ژماری بارهەڵگرەکان کە تابلۆی ڕەنگسپی بەغدا تایبەتن لە شەقامەکانی شارەکە کەمتر دەکرێنەوە. هۆکاری چەسپاندنی بڕیارەکەشی بۆ پاراستنی ئاسایشی شارەکە گێڕایەوە. جێگری سەرۆکۆماری عێراق لە دوانەکانی پەرلەمانتار حسێن ئەسەدی سەبارەت بە سزاکانی لە سێدارەدان بە تێپەڕاندنی یاسا و کاری دامەزراوە دەستوریەکان لە قەڵەمدا تاکیدیشی کردەوە بەکارهێنانی دەستەواژەی نابەجێ مەبەست لێوەی ڕێکلامکردنی هەڵبژاردن و دەستکەوتە سیاسیەکانە. لە بەیاننامەیەکدا ئەمڕۆ خوزەیر خوزائی ڕایگەیاند سەرۆکایەتی کۆمار بە پێڕەوکردنی دەستور و پاراستنی مافی گشتی نەسراوە و ملکەچی هیچ ئەجێندا و لایەنێکی سیاسی نییە. حکوومەتی مۆسکۆ هۆشیاری دایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە وەشاندنی هەر گورزێکی سەربازی بۆ سەر گەنجینەکانی چەکی کیمیایی لە سووریا. تاکیدیشی کردەوە هێرشێکی لەو جۆرە کارەساتی مرۆیی مەترسیداری لێ دەکەوێتەوە. ئەو لە دوانەی حکوومەتی مۆسکۆ شاوکاتە لەگەڵ ڕاگەیەنراوێکی وەزارەتی دەرەوەی چین سەبارەت بە پێدانی ڕۆڵێکی گەورە بە ئەنجومەنی ئاسایشی سەربەنێتەوە یەکگرتووەکان بۆ چارەسەرکردنی قەیرانی سووریا. بە مەبەستی کۆکردنەوەی زۆرترین پشتگیری هاوتە ئەوروپیەکانی بۆ لێدانی سووریا وەزیری دەرەوەی ئەمریکا لە ئەمڕۆوە گەشتێک بەرەو چەند وڵاتێکی کیشوەری ئەوروپا دەست پێ دەکات. بڕیاریشە لە دەستپێکی گەشتەکەیدا بچێتە وڵاتی لیتوانیا و دواتریش پاریس و لەندەن. هەروەها ڕۆژی دووشەمەی داهاتوو کۆتایی بە گەشتەکەی دێنێت و بەرەو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەگەڕێتەوە. علی خامنەیی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران هۆشیاری دا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەو زیانانەی لێی دەکەوێت ئەگەر بێت و هێرشی سەربازی بکاتە سەر سووریا. ئاژانسی مهری ئێران لە زاری علی خامنەییەوە بڵاوی کردەوە ئەمریکا بابەتی بەکارهێنانی چەکی کیمیایی لە سووریا دەخۆزێتەوە بۆ هێرشکردنە سەر ڕژێمی سووریا. کورتێک لە هەواڵەکان پێشکەشکرا. شاد و بەختەوەر بن.